بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجی ئۆمەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم باسی ڕۆژ وەکو ڕۆژانی پێشوو ئەم ڕۆژ دوو تەوەر شرۆڤە دەکات تەوەرێکمان تایبەت دەبێت بە دۆخی ئێستای هەرێمی کوردستان چۆنتی کارەکردنەوەی پەرلەمان هەوڵی لایەنەکان بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی بەردەم پرۆسەی ڕفراندۆم و سربەخۆی کە ئەمە تەوەری دووەممان دەبێت تەوەری یەکەمان تایبەتە بە وەک دیارە ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامە نووسانە و لە هەرێمی کوردستانیش کە وەک دەزانرێت بە دۆخێکی تایبەت پێیدا تێپەر دەبێ کۆمەڵێک ئامار لە بەردەستی مندا هەیە پێشەوەی من میوانەکان بێەوە بناسێنم پێم باشە باس دە و ئامارانە بکەم بەپێی دوا راپۆرتی ڕێکخراوی ڕۆژنامە نووسانی بێسنووری نێودەوڵەتی لە عێراق لە کۆی 180 وڵات کە ئازادی ڕۆژنامە نووسی تێیدا ینی بەشدارن لەو لیستەدا عێراق لە ڕێزبەندی 158مین وڵات دەیە ینی بێگومان عێراق و هەرێمی کوردستانیش سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان ئەوش ئامارێکی بڵاو کردوتەوە باسدەوە دەکات کە لەیەکی یەکی 2008ەوە تا 2016 بەپێی ئامارەکەی سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان 520 پێشەلکاری بەرامبەر بە ڕۆژنامە نووسانی هەرێمی کوردستان کراوە کە لە کەناڵە جیاجەکان کاریان کردووە. سنتەری میترۆش بۆ داکۆچیکردن لە ڕۆژنامە نووسان ئەویش ئامارێکی بڵاو کردوتەوە کە ئەمڕۆ ئامارەکەی بڵاو کردوتەوە باز دە 4 مانگی ڕابردوو دەکات بەپێی ئامارەکەی سنتەری میترۆ 90 پێشەلکاری بەرامبەر بە ڕۆژنامە نووسان کراوە 71 ڕۆژنامە نووس سکاڵای تۆمار کردووە. بۆ قسەکردن سەبارەت بە بارودۆخی ئێستای ڕۆژنامە نووسان دکتۆر سامان جەلال دکتۆران لە بواری ڕاگەیاندن و مامۆستای زانکۆ لە زانکۆی سەلاحەدین میوانمانە زۆر بە خێراتم دەکەین دکتۆر سامان هەروە بەڕێز دیار بەکر ڕۆژنامە نووس ئەویش بە هەمان شێوە میوانمانە بە خێراتن دەکەین بەڕێز کاک دیار دکتۆر با لە جەنابتەوە دەست پێ بکەم کۆمەڵێک ئامارم خستە ڕوو چ سەرنجێکت هەبوو لەسەر ئەم ئامارە بێگومان ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەریە ئەو ئامارانێکی ئێمە لە هەرێمی کوردستان دەگوزارێ زیاتر بەڕای ئێمە کە ئەو ڕۆژە خۆی دروست بووە لە سەرچاوی ئەوە سەری گرتووە کە بۆ ئەوەیە کە چۆن پانتای ئازادەکان فراوان بکرێ چۆن هەڵسەنگان بۆ ژیانی دیموکراسی و حکوومەتەکان و گەلان و سیستەمەکانی بەڕێوەبردننی وڵات بکرێ چۆن بتوانانی ژینگەیەکی لەبارتر بۆ ڕۆژنامە نووسان دروست بکرێ ئەوەی لە وڵاتی ئێمە دەگوزارێت تەنها ژماردنی پێشەلکاریەکانی ڕۆژنامە نووسانە و لەلایەن دەوڵەتیشەوە بەس تەنها سیرکردن لەلایەن خەڵکیشەوە تەنها وەرگرتنی ئازار و مەینەتەکانە بەڵام ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەری بۆ ئەوی خوڵقایەکێت خۆی کە دروست بووە لە سەرنجامی ئەوەی ئەو گرژی و ئاڵۆزانی لە بواری ژیانی ڕۆژنامە نووسی لە وڵاتانی ئەفریقا کە دەگوزەرا لە ساڵانی هەشتاکانەوە ئەمە وای کرد کە لە ساڵی 1991 لەلایەن یونسکۆوە و کۆمەڵێک سیمینار بکرێت لە 24 1991 تا 35 ئەو ساڵە لەو کاتانەدا تەرکیز کرایەوە سەر ژیانی ڕۆژنامە نووسی و ئازادی فراوانبوونی پانتای ئازادەکانی ڕۆژنامە نووسی لەو کاتەوە هاتون لە کۆنگرێسی فراوانی کۆنفرانسی فراوانی یونسکۆ ئەمەیان تەصدیق کرد کە بێتە ڕۆژێک بۆ ڕۆژی فراوانبوونی پانتای ئازادەکانی بۆ ژیانی ڕۆژنامە نووسی کوردستان بمینینەوە لە باشووری کوردستان تۆ خاڵێک ئاماژە پێدا لەوەی کە هەم حکوومەت هەمیش سندیکاکان تەنیا باز لە ژمارە دەکەن کەوایە ینی بە دوای گرفتەکانی ڕۆژنامە نووسان نەگەڕاون تاوەکو ئێستا هیچ لایەنێک بێگومان هێشتا نەیانتوانیوە بێنە دۆزەرەوەی کلیلی چارەسەرکردنی گرفتەکانی ڕۆژنامە نووسان هێشتا دەوڵەت پرۆژەی نییە بۆ ئەوی بتوانێت چۆن ڕیفۆرم لە میدیادا دروست بکاتن هێشتاکە ئێمە لە قۆناغی سەرهەڵدانی دیموکراسی داین لە قۆناغی سەرهەڵدانی دیموکراسی وەکو قۆناغی ستەیبڵ دیموکراسی نێواتە دیموکراسێت لە وڵاتانی کە تیایدا جێگیرە ڕۆژنامە نووسان دەتوان چۆن جوولە بکەن یاخود لە قۆناغی دیکتاتۆریەت و بیرۆکراتیەدا ڕۆژنامە نووسان هەمیشە لە ژێر کۆنتڕۆڵ و سانسۆردان ئێمە لە قۆناغی سەرهەڵدانی دیموکراسیدان واتەنە لە قۆناغی دیموکراسەتی تەواو نە لە قۆناغێکی
دیکتاتۆرێکی بیرۆکراتێکی تەواوداین لەم قۆناغەدا جوولەی میدیاکان دەوری ئەمەرجنسی دەبینێتن جوولەی میدیاکان زۆر جار ڕێیان لێ هەڵە دەبیتن کە چۆن ڕفتار بکەن زۆر جار لەسەر چاوەڕستمیەکانەوە زانیاریان پێدەگا تەنانەت لەسەر چاوەڕستمیەکانیشەوە کە پێیان دەگا زانیاری نادروستن ناڕاستن وەکەوەی کە ئێمە زۆر باشەکانی میدیا دواتر دێنە سەر مەسەلەی مافی بەدەستێنانی زانیاری و دەگەڕێمەوە سەر ئەو پرسیارەی کە دوو دەستگای گرنگکەیە لە هەرێمی کوردستان یەکێک سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان ئەوەی دیکەشیان سنتەری میترۆیە ئایا ئەمان ڕۆلی ئەو ڕۆڵیان بینیوە کە تۆ گلەی دەکەی تاوەکو ئێستا تەنیا تۆمارکردنی ژمارە بووە بەڕێز دیار من دێمە لای جەنابتان پێ دوایە هۆکارەکانی پشت بەرزبوونەوەی ئامارەکان لە هەرێمی کوردستان بۆ پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بۆچی دەگەڕێتەوە زۆر سپاس دەست پێکێ پیرۆزباهەیە لە سەررجەم هەمی ڕۆژنامەگاری ڕۆژنامەوانن کوردستانی تایبەت و یەن چاپاژی کوردستانی vê ڕۆژێ بەڕاستی هۆکاری سەرەکیەوە نەکارەکردنەوان یاسایان و پشتگیری و پاراستنە مافێن ڕۆژنامەوانە بگرتن هەروەکو تۆ ئاماژەی پێدا بە دەستپێکی پێشکەشکاری بەرنامە کە ڕێکخراوی پەیامنێرانی بێسنۆر ئەوەی دەلێتن راپۆرتی ئەم ساڵ دەلێتن ئەم ساڵە زیاترین پێشلکاری دژی ڕۆژنامەوانە هاتنێکردن و تایبەت ئەو ساڵە بە وەصف دەگەت بە ساڵێکی ڕەش ساڵی دیتر پێش 19 دەولەت بوون ئێستا بوویتە 21 وڵات 21 وڵات لە تۆمار کراوە کە لیستی ڕەش باشە بەڵام با ئەومان لەبیر نەچێت ڕێکخراوی نێودەوڵەتی عێراقی گرێدا و هەرێمی کوردستانی گرێداوە بە عێراقەوە زۆرترین ڕۆژنامەنووس دەم ساڵدا لە عێراقدا کوژراون من ئەوەی کە مەبەستمە فۆکسی لەسەر بکەم باشووری کوردستانە یعنی تۆ باس لە مەسلەی یاسا کرد پێ دوایە تەنیا یاسا هۆکارە ئەوە هۆکارێکی سەرەکیە بەڵام چەند هۆکارێکی تریش هەنە ئەوەش ڕۆشنبیریتی ڕۆژنامەوان ینی ئەوی خۆ دەبی بزانتن مافەکانی خۆت چییە بزانتن چۆن سەردەری لەگەل ڕوویدانە بکەتن چۆن ڕۆمالی شەڕ بکەتن هەروەها دەستگای ڕاگەهاندنیش دەستگای ڕاگەهاندنیش ئەوەی زیاتر دەبی تەسقیفی ئەو ڕۆژنامەوانی خۆی بکەتن چۆن ڕۆمالی بکەتن بۆ نمونە ئاماژەم کردیا ئەو شەڕی داعش ئەو 3 ساڵە زۆر ینی هەڵی دێتەکەین لە لای ڕۆژنامەوانە ینی ئەوەش پێشلکاریە لە کاری ڕۆژنامەوانی یەکەم شت دەبی ئەوەش بزانتن کارەکەی چییە کارەکەی نە ئەوە ئەتو سەربازی لە هێلی پێشەی جەنگ نە ئەتۆ ڕۆژنامەوانی ئەتۆ پێزانین ڤەرگۆهێزی بۆ بینەری نەتۆ لە هێلەی پێشی من ئاماژەم کردووە لە چەندین کەناڵی کوردستان بێجێوازی وەکو بژبرگیەکی دەکەن ینی لە کێ زیاتر دەڕۆتن لۆ هێلی پێشی ئەوە ینی هەڵایەکی زۆر گەورەیەوە بزانم باشە دکتۆر سامان هۆکار چییە لەوەی لە نێوان بەرپرسان با نەرێم دەستەڵات چونکە تەنیا کێشە و گرفتی ڕۆژنامەنووسان تەنیا لەگەڵ دەستەڵات و حکوومەت نییە بەڵکو لەوانەیە لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان ئەوانەی کە بەرپرسی حزبیشن زۆر جار گلەیی دروست دەبێت لەلایەن بەرپرسانەوە لە ڕۆژنامەنووسان دەکرێت هەندێک جاریش ڕۆژنامەنووسان گلەیی ئەنی بەرپرسان دەکەن ئەو تێک نەگەیشتنە بۆچی دەگەڕێتەوە بێگومان وەک چۆن دەسەڵات یان وەکو بەرپرسان وەکو دەوڵات و کێشن بۆ میدیا لەمانکەدا میدیا کێشەیە زۆر جار بۆ ئاین میدیا زۆر جار کێشەیە بۆ پارتە سیاسەکان بۆ حکوومەت بۆ نیشتیمان بۆ ڕۆژنامەنووسان تەنانەت میدیا بۆ میدیا خۆی دەبێتە کێشە و دەبێتە کێشە بۆ یاساکان لەمانکەدا یاساکان ئاین دەوڵەت حکوومەت بەرپرسەکان هەم ئەوانش دەبنە کێشە وەک بەڕێز ئاماژەت پێکرد ئەم لێک تێگەیشتنە هەیە لە میدیای کوردیدا لە نێوان کەسانی بەرپێز و لە نێوان ڕۆژنامەنووسان لە بەرەوەی پێیوەستە بە کۆمەڵە کۆکارەوەیەک لە هۆکارەکان ئاستی تێگەیشتن و پێگەیشتنی ڕۆژنامەنووسان کێمە ئاپۆرێکی ئەزگار زۆرمان هەیە لە ڕۆژنامەنووسان هەموو کەس ئەتوانێت بێت بە ڕۆژنامەنووس لە فەلسفەی میدیادا وایە هەموو کەس ئەتوانێت بێت بە ڕۆژنامەنووس بەڵام هەموو ئەوانەی لە بواری میدیادا کار دەکەن بێگومان ڕۆژنامەنووس نین ڕۆژنامەنووسی ئەکادمی نین پرۆفیشناڵ نین هەندێک جار ڕفتاریان
دەبێتە هەڵە دەچنە ناوژانی تایبەتی کەسەکان و چێشە دروست دەکەن کەواتە هەندێک بەرچاوڕوونی زێدەتر بدەین بە پێ و ئامارانە کە ژمارێکی زۆر لە ڕۆژنامە نووسان پێشێلکاریان بەرامبەر کراوە یعنی ئەوانەی کە کێشیان بۆ دروست کراوە ناتوانرێن ناویان بهێنرێت ڕۆژنامە نووس بە دیاریکراوی لەگەڵ بە شێوەی جەنەڵان قسە دەکەین هەندێک لە کێشەکان پێیوەستە بە جوولەی ڕۆژنامە نووسان و هەندێک لە کێشەکانمان پەیوەندی بەگرتنی ئەو دەرگایانەیە بەسەر ڕۆژنامە نووسان کە زانیاری بە ڕۆژنامە نووسان دەبەخشن ڕۆژنامە نووسانیش ناچارن لە دەرگاکان بدەن بە قورسی پەیوەندی بە دەوڵەت و سیستەمی حکومڕانیەوە هەیە و پەیوەندی بە ناوەندانەی کە میدیا بەڕێوە دەبن بەش ئاکادمیەکان سندیکای ڕۆژنامە نووسان ئەو وەزارەت و ناوەندانەی کە بەرپرسیارن لە بەڕێوەبردننی میدیا لە وڵاتەیدا و جوولەی ڕێکخراوە ناحکومیەکان هەمان بەوەکەوە یاسایەکان ئاینەکان لەو هەرێمەی کە گوتت ینی ژمارێکی زۆر لە ڕۆژنامە نووسێ بەڵام ناتوانین بڵێن هەمویان ڕۆژنامە نووسن کەوایە بەچێ دەتوانین بڵێن ڕۆژنامە نووس هەر ڕۆژنامەیەک بتانی بەڕاستگۆیی بە درستی هەواڵەکان بزانیاریەکان بگەینیت بە خەڵک بە هەوڵاتی بەبێ ئەوەی کاریگەری ئایدۆلۆزی بەبێ ئەوەی کاریگەری ئاینی بەبێ ئەوەی کاریگەری تایفی نەژادی تیرەی هۆزی هیچ کاریگەریەکی نەتەوەی ئیسنیشی بەسەریەوە بێ و بتوانانی زۆر بێلانە مامەڵە لەگەڵ ئەو بابەتانە بکاتن کە دەیەوێ و بیگەینیتن بە وەرگرەکانی ئەوانە ڕۆژنامە نووسن کە لاستی پێگەیشتن تێگەیشتنی گرنگدان لە وڵاتانی ترکێمە لە دەرەوە ئەزمونمانێت تەماشا دەکەین ڕۆژنامە نووسەیە فریلانسە لە هیچ شوێنێک بەڕسمیش کار ناکە بەڵام چەند کۆرسێکی ئەکادمی دەبینی بۆی بە فلتری ئەکادمی پرۆفشنالدا تێپەڕی بۆ ئەوی بابەتەکانی ڕفتارەکانی نەبێتە ژار بۆ کۆمەلگا و بابەتەکانی ئەو نەبنامیەوەی ڕزی و بۆ کۆمەلگا ئەمە لەلایەک ئەم دروستکردنی ئەم کەشە پێویستە دەوڵەت بەپەلا بەتەنگ ئەو ڕوبەری ڕۆژنامە و ژینگە ڕۆژنامە نووسانیەوە بێ کاتێک لە ساڵیانی 60ەکان کە ئەمریکا بینی دەیان کێشە دروست دەبێتن لە ڕێگەی میدیاوە میدیا کاریگەری سربی لەسەر کۆمەلگا دروست دەکات و گروپی مافیایی دروست بوو جۆن کەنەدی اختیار کرا زەمی ڕەش اختیار کرا مارتن لۆتەر گرنج اختیار کرا کۆمەڵک ڕووداوی گەورە ڕوویدا بە کاریگەری میدیا دەوڵات هاتە دەنگ حکوومەتی ئەمریکا هاتە دەنگ کە پێویستە ڕیفۆرم لە میدیادا بکە لە هەموو سێکتەرەکاندا چاکسازی لە میدیادا بکە چونکە چۆن ئێستاکە ڕۆژنامە نووس بەدەست جوولەی حکوومەت و دەسەڵات و کەسایەتی و بەرپرسەکان دەناڵێنی بەدەست یاساکانەوە دەناڵێنی لەمان کاتدا لەنێو کۆمەلگای خۆمان چەندین کەیسە ئێستاکە لە دادگاکانی هەولێر سلێمانی کەرکک دۆک کە خەڵک بە کاریگەری میدیا تووشی خۆکوشتن بووە بە کاریگەری نادروستی میدیا تووشی هەندێک لاساییکردنەوەی هەڵە بووە هاوسەرەکان زۆر جار تووشی جیاببوونەوە بوونە ئێستاکە لە دەگەکان دەیان کەیزی زەقمان هەیە کەواتە لە هەموو ڕۆکان هەڵە هەیە کەواتە میدیا و ڕاگەاندن و ڕۆژنامەوانی پێویستی بە چاکسازی هەیە بێگومان وەکو بەشەکان بێگومان بە پەلەش پێویستی بۆیە کە دەوڵەت فامی ئەوەی هەبێکە بۆ ئەوی لە دوزاردا بتوانین ئەو میدیایە لە خزمەت وڵات بەکاردەبێنین نەک پێچوان ئێستاکە لە خزمەتی وڵاتدا زۆر باشە لە خزمەتی وڵات دواتر قسەی لەسەر دەکەین ینی من تەرکیز دەدەمە ئەو خاڵە بەڕێز دیار تۆ باس لەوە کرد کە گەورەترین گرفت لە هەرێمی کوردستان نەبوونی یاسایە بەڵام لە پێشوودا وەکو ئاگادارین پەرلەمانی کوردستان مافی بەدەستێنانی زانیاری پەسەند کرد کە ماف بە ڕاگەیان کار دەدات ڕۆژنامەوان دەدات لە هەر وەزارەتێک زانیاری دەستەبەر بکات کەوایە ئێمە تا ڕادەیەک ئەو کێشەمان چارەسەر کردووە لەگەڵ بوونی یاسا لەگەڵ بوونی دەستەڵات لەگەڵ بوونی ڕۆژنامەوان بەڵام گرفتەکان بەردەوامن آخر تو مۆزوعەکە بەسەوە وان یاسایە بنووسینی لەسەر لاپەرێکی نا دەبی ئەوە لە ئەرزی واقع تەرجمە بکرێتن ئێستا چەند پێشیلکاری لە هەر ساڵ تومار دەکەن بەڵام کش ڕۆژێ جارێک ئێمە گولی بۆیە کول دادگەهێکێ فلان مەسئول ئەن فلان دەستگا هاتیە محاسبەکردن بەرامبەر ڕۆژنامەوانێک باشە بۆچی ڕۆژنامەوانن پەنانە بە نەبەر دادگا بۆ تۆمارکردنی سکاڵە آخر ئەو مافە نییە ینی ئەوە احساس دەکردن ئەگەر خو سندیکاش ینی ئەو سندیکا بەو قوتە نییە و پشتگیری و بەڵام بەڕێزدەپی مادەکانی بەپی بەندەکانی مافی بەدەستێنانی زانیاری لە کاتێکدا ڕۆژنامەوان ئەگەر هەر وەزارەتێک ڕێگری کرد لە پێدانی زانیاری مافی ئەوەی هەیە سکاڵە لە دادگا تۆمار دەزانتنە سکالاش خۆیە
هیچ مفایتیان نییە یعنی ئەو ڕۆژێت و باسی کرد ئەو ڕۆژە بەس فقط ڕۆژی جیهانی ساختکردنا ئازادیە ڕۆژنامەوانە فقط تۆمارکردنی و تۆمارکردنا ژمارەی پێشێلکردیانە خلاص ئەو ژە دەڕواتن هیچ شتێکی تر ناتێکردن یعنی ئەوەی ینی کەرەساتی مەزن ئەوەیە هەر ساڵ زیاد بەرەو زیاد بوونە بەس لە ئەرزی واقع ئەو یاسایی ئەتوو باسیت کرد هیچ وجودی نییە لە ئەرزی واقع لە محکەمە بۆچی پەنا دەبردرێتە بەرهێز بەرامبەر بە ڕۆژنامە نووس ئەمە کەمتر خەمیەکە لە ڕۆژنامە نووسە کە کەیسێکی خراپ جوولە پێ دەکات لە بەرژەوەندی نێوەخۆ نەبێ یاخود ئەوە عقلیەتی بەرامبەرە کە پێی وایە ئەگەر ڕۆژنامەوانێک کەیسێک جوولە پێ بکات دەبێ ئەگەر بەهێزیش بێ دەبێ بوەستێن ممکنە ممکن دەبی ینی دکتۆش ئاماژە پێکرد و دەستپێکی منیش ئاماژە پێکرد دەبتن ڕەوشەمبیری ئەو ڕۆژنامەوانی ئەو نەبتن چۆن ئەو زانیاریە ئەرێ مافی هەیە و ئەوان زانیاریە بەڵافکەتن بەڵام ئەمە پرسیارێکی تر دەکەم ئێستا مەسەلەن ڕۆژنامەوانێک دەشتن مافێکی تەبیعیە زۆر یانی سروشتیە بڕۆتن دەستگایەکی میری بزانتن مانگەنە واردی ئەو دەستگای چەندە دەتوانتن بە شەفافانە بزانتن نا ڕێگە پێ نادرێتن ئەو زانیارە بزانتن بۆ نمونە وزارەتی ئەوی سەرپێکی هاتنوچوو مەسەلەن ئەوەی زۆر خەڵک گلەی لەسەر هەیە ڕۆژنامەوانێک دەتوانتن بزانتن مانگانە ئان ساڵانە چەند واردێتن کەواتە حکوومەت بە ئەنقەس سانسۆر دروست دەکات لە بەردەم بە ئەنقاس ینی ئەوەی بەرپرسیارە لەو بابەتە باشە بۆچی حکوومەت یاسایەک دەرکراوە پەرلەمان پەسەندی کردووە بەڵام حکوومەت ئامادەنیە پێوەی پابند بێ مەسەلەکە چییە حکوومەت ینی هەندێک جار متمانە بە ڕۆژنامەوان ناکە پێی وایە ڕۆژنامەوان کە بە دوادا چوون دەکات بۆ کەیسێک بۆ بەرژەوەندی گشتی کار ناکات لەوانەیە بە شێوک لە شێوکانوا تۆمەتبار بکرێ بۆ لایەنێک کار بکاتن بێگوماندی سەر پەیوەندی بە هەردوو سێکتەرەکەەوە هەیە پەیوەندی بە سەکتەری ڕۆژنامەنووسان هەیە لە بەرەی زۆر جار هەندێک لە زانێرەکان دزە دەکەن بە شێوەیەکی خراپ بڵاو دەکرێنەوە کە دەبێتە ئازێت و ئازار بۆ دەوڵات بۆ خەڵک بۆ پەیوەندی پارتە سیاسەکان بۆ کەسانی تر کاتێک کە دەبین هەست بۆ دەکرێت ترسێک لە دەوڵەت دەنیشێ بۆ ئەوەی گیری ئەو جۆرە زانیاریە نەبکە بە دیوەکەی تریش ئەو سێکتەرە ئەو هەڵەیەکە لایەن دەوڵەتەوە هەیە بریتە لەوەی هێشتا دەوڵەت وڵاتی ئێماوە تا پارتە سیاسەکانیش میدیا وەک میدیای ڕاستەقینەی خۆی نابین بەڵکو وەکو ناوەندێکی پروپاگەندەی دەبینن چ پروپاگەندەیە کە پیان هەڵدا چ پروپاگەندێک کە دژیان بێ بەو شێوە دەبین ئەم جۆرە تێگەیشتنە لە نێو میدیاداوای کردیا کە تێقشجانێک لە نێو میدیای کوردیدا بگوزارێتن هێڵەکانی دۆزینەوەی پەیوەندی ئەوە کلیلی پەیوەندەکان نێوان ڕۆژنامەنووسان و ناوەندە بەرپرسیارەکان تێستاکە لە هەرێمی کوردستان نەدۆزراوەتەوە بۆی وتم ڕێکخراوەکان تەنها کاریان ژماردنا ئێستا لە ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەری لە دنیادا ئاژانسەکانی نەتەوە یەکگرتوەکان دێن لەو هەڵو کەم و کوریانە ئەو وڵاتانە دەکەن هۆکارەکانی چییە بۆچی پێشەرکاریەکان زیادی کردووە بۆچی پانتایەکان زیاتر تەسک دەبێتەوە یان لاڵکشانەوەی تۆ بۆشیە وەکو کەسێکی ئەکادیمی ئەمانە دەبی دیراسە بکرێ لە ڕێگەی وەڵامدانەوەی ئاسان دەبوو ئێستا کە لە جات ئەوە حکوومەت ئەمڕۆ دانیشتێکی بکرد لەسەر ئەو پرسەی ئایا ئاستی پانتایی ئازادەکان فراوان بووە یان بەرز بۆتەوە هەرگیز تەقیم نییە بە ژمارەی زیادبوونی پێشەڵکاریەکانی ڕۆژنامەنووسان ئازادی زیاد بکە یان کەم بکە بۆ نمونە پاسەمان بۆ ئەم قسەیە ئەگەر خۆپیشاندان لە هەرێمی کوردستان زۆر بوو ژمارەی پێشەڵکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان زیاد دەکات بەڵام ئەگەر خۆپیشاندان نەکرا و پێشەڵکارێک نەبوو مانێ ئەوە نییە ئازادیەکان فراوانە و ڕۆژنامەنووسان ئازادن و ئاستی ئازادیەکان فراوان بووە هیچێک لەو مانای ناگەنی ئێستاکە تەقیمێکی هەڵە هەیە لە کاتی تەقیمکردنی پێشەڵکاریەکانی ڕۆژنامەنووسان لە هەر وڵاتێک شەڕ هەبی پێشەڵکاری زیاد دەکات بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئێمەش لە وڵاتێکین لە نێو شەڕداین یان شەڕ لە ئێمە نزیکە کەواتە شەڕ ئاشوب خۆپیشاندان ئەو گرفتە کۆنفلێکتە سیاسیەکان دەبنە هۆی زیادکردنی پێشەڵکاریەکان دەرەق بە ڕۆژنامەنووسان بەڵام دێن ئێستا یونسکۆ دەوڵەتان ئەو ڕێکخراوە چەندین ڕێکخراوی بێسونوی دروست بووە دەیان کۆنفراز دەکەن دەیان منهەجی خوێندن بەش ئاکادیمەکانی میدیا دروست دەکەن لە وڵاتێک وەکو ئەمریکا پێکە پێشەڵکاری دروست بوو مەشاکلی کۆمەڵایەتی زیاد دەیان بەشی ئەکادمی و زانکۆ کۆلیژ ئەکادمی میدیاییان کردەوە
کە چۆن ببینە سۆلیدەرەتی بۆ میدیا و چاکردنی میدیا و هەزاران فلتەریان دروست کردووە بۆ ئەوی میدیا بە شێوەیەکی تەندروست مخاتبەی کۆمەلگادا بکە لە هەموو ئەمانە ئێستا کە دەبوو بە دەیان و سەدان ڕۆژنامەنووسەکانی ئێمە بنێرنە وڵاتانی دەرەوە بۆی ئاستی کوالیتی و ڕۆژنامەنووسانە بەرز بەوە ئاستێگەشتیان و لە وڵاتانی دەرەوە ئەزمموی ئەوانش بێنرا بە هەرێمی کورسان نەک تەنها تەکنۆلۆژیەکان بەتەنهاوە لە ڕابردوودا ئەوانەی ئەو زۆربەی دەستگاکان بەپێی زانیاری من زۆربەی دەستگاکانی ڕاگەیاندن کادری خۆیان ڕەوانەی دەرەوە کردەوە و کادری دیکەش هاتوونەتە هەرێمی کوردستان تەنیا لە نێو کەناڵەکاندا خولیش کراوەتەوە بەڵام وەکو دەزاندرێ ینی پێشەلکاریەکان هەر بەردەوامە دەگوترێ ڕۆژنامەنووسان پارێزەری سیستەمی دیموکراسین دکتۆر باسی لەوە کرد کە ئەنی ڕۆژنامەوانی تەندروست و ناتەندروست بەڕاست ئێمە ینی میدیای کوردی ڕۆژنامەوانی کوردی ینی لەسەر بنەمایەکی تەندروست لەدایک بووە جێداخێنە ناوەڵات چکە ئەو بەو مستەوە نییە ینی کو ڕاستە ینی پێشڤەچوونە ڕوویدایە بەڵام نەبە ئەو ئاستە بۆ نمونە چەندین دەستگای ڕاگەهاندن مەسەلەن ئێستا دەستگای ڕاگەهاندن لە هەرێمی کوردستان ئەوەی مەسەلەن لایەنی حزبیە ئەوەی ناسراوە کە سەر بەخۆیە بەڵام ئەو 3 ساڵە من ئاماژەم کردووە ینی ڕۆمالکردنی شەری داعش وەکەنەه ئەو کەناڵە سیر دەکەن هەموو کاری ڕۆژنامەوانی فقط سیاسی و ڕۆمالکردنی شەڕە لایەنی پێزانین بەڵاوکردنی زانیاری و گۆڕانکاری ئانکۆ کارتێکردنا وان پێزانە چێ لە کۆمەلگای ئێستا دەستگای ڕاگەهاندنی ینی بەناوبانگی جیهانی لەسەر 2 تەوەرە ئیش دەکەن ئێک بەڵاوکردنی زانیاری 2 تأثیری کارتێکردنی ئەو زانیاری لەسەر کۆمەلگا طبعاً لایەنی ئیجابی ئێمە نە فقط وەکەنەه لە ژیاندا فقط سیاسی و شەڕی داعشە لایەنی تعلیمی زانستی ڕەوشەنبیری تەندروستی بۆچی گرنگی و بایەخ بەلایەنی سیاسی و بەلایەنی سەربازی دەدرێت ئایا کۆمەلگا ئەوەی دەخوازێ لایەنێک واقعی ئەوەش ئەو هایە ینی ئێمە لە ناوچەیەکین ینی جێداخی ئەو شەڕ و ئەو هەموو بابەتەکان هەیە بەڵام بەرپرسیاتی هەر دەگەڕێتەوە لە ئەو دەستگایە چون عیلاج بکەن بابەتێکی ترە زۆر مهمە و زۆر کەناڵ پشبرگی دەکەن زۆربەی جان دەڵێ ینی دەبینی فلان کەناڵ 24 ساعتە سەبتایتلی عاجلی لەسرە سۆر لە ڕەنگی سۆر ینی معقولنیە لە بەیانی تا شەو ئەمن بەرامبەر چاوی من سەبتایتلی سۆر بتن ئەرێەوە کارتێکی چ کارتێکردنەی نفسی لەسەر ئەمن هەیە من وەک متەلەقی ئەکید خوڵقی سترێسێکی لە کۆمەڵگای دروست دەکەن ینی بەڕاستی دەبی دەستگای ڕاگەهاندنی ئێمە وەکوتە چاکسازێکی خۆوانە تا ڕادێکشتی لاوەکین سەبارەت بە پێشەلکاریەکان کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت من بازدا لە نێوان دەستەڵات و ڕۆژنامەوانان دەکەم ینی ئەرکی ئەوان کێشە و گرفتەکانی ئەوان دەپرسم میدیاکاری کورد کار بۆ پاراستنی سیستەمی دیموکراسی کردووە لە هەرێمی کوردستان تا ڕەدەک نە بەو ئاستەی بەس کێم لە بەرامبەردا کاری بۆچی کردووە یعنی بەرامبەر ئەوەی داخر ئەوەی کێ من زۆر بەو ڕێژەی نییە زۆر ئەوەی پێ بڵێ ینی زۆر ئەو ئاستە هەیە کو ئەو شتە بچەسپینتن زۆر باشە زۆر جاران بەرپرسەکان لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکان قسە لەسەر ئەوە دەکەن دەڵێن تکا دەکەین با پرسیارەکانتان لە چوارچێوەی خزمەتی کوردستاندا بێ چ خوێندنەوەی کە تێ لەسەر ئەو قسێ پێ دوایە ڕۆژنامەوانەکانی کوردستان لە چوارچێوەی بەرژەوەندی گشتی تاوکو ئێستا بەجددی کاریان نەکردووە وەکو هەندێک جار گومان دەکرێت بۆ بەرژەوەندی حزبایەتی زیاتر کار بکەن ئەمە ڕاستەم بۆ چوونە بەشێکی ئەوەیە کە لە سەدا نۆتی زیاتری میدیای کوردی لەژێر کۆنتترۆلی پارتە سیاسەکان بەڕێو دەچێت چ بەڕاستە خۆ بێ چ بە شێوەیەکی ناڕاستە خۆ وەگوتم میدیاکان یان بەشێک لە ڕۆژنامەنووسانە هەوڵ دەدەن دەوڵەت ئەو تێگەشتنەیە کە دەوری پرۆپاگەندە دەبینێ بۆی بەرپرسەکان زۆر دەترسن لە پرس کۆنفرانسەکاندا نەک بە دیوەکەی تر وا بڵێن بەڵکو دەکرێت وا بڵێن لە چوارچێوەی ئەم بابەتە ناکرێت دەربچن چکە زۆر جار
هەم بەرپرسەکان دەردەچن هەم ڕۆژنامەنووسانیش لە بابەتەکە دەردەچن بۆیە سروشتی ژەنەرەکانی میدیا هونەرەکانی ڕۆژنامەوانی لە هەواڵ لە راپۆرت لە کۆنگرە ڕۆژنامەنووسانەکە بە شێوەیەکی سروشتی خۆی ناڕوە بڕێەوە لە 2010دا ئامانجەکەی خۆی ناپێت بەڵام بۆچی بەڵێ ئەوان میدیای کوردی لە قۆناغی سەرڵدانی دیموکراسی هاوشێوی هەموو وڵاتان کار لەسەر فەلسفەی وروژاندن دەکا کەمتر پەنادەباتە فەلسفەی منطق کەمتر پەنادەباتە بەر فەلسفەی پێکەوە باش زۆر بە کورتی ئەگەر وەڵامم بدەنەوە چونکە کات تەواو بووە ئەگەر بەراوردی تورکیا سووریا کۆماری ئیسلامی ئێران عێراق بکەین زۆر جار باس دەوە دەکرێت ڕەوشی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان باشتر بێ پێتان وایە دۆخی ئێستا دۆخێکی ئاساییە بۆ ئایندا دەکرێت باشتر ببێ گەشتبینن دەکرێت ئێمە ژنگەکەمان لەبارە بۆی بتوانین باشتر بکەین باگەشت بین بین دەکرێتن هەروەکو دکتۆر ئاماژە پێدا باگەشتبین باگەشت بین بین بەڕێز دیار بەکە ڕۆژنامەنووس زۆر سواس دەکەین بەڕێز دکتۆر سامان جەلال دکتۆرە لە بواری ڕاگەاندن و مامۆستای زانکۆ زۆر زۆر سواس دەکەین بەڕێزان دەچینە پشوێک و دواتریش تەوەری دۆمی باسی ڕۆژ دەکەینەوە جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز تەوەری دۆمی باسی ڕۆژمان تایبەتە بە دۆخی ئێستای هەرێمی کوردستان و هەنگاوەکان بەرەو ڕیفرەندۆم و سربەخۆی و هەڵوەستی لایەنەکان و کاراکردنەوەی پەرلەمان بە شەوەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە میوانداری زۆر بەڕێز مەجید ساڵە هەڵسوڕاوی بستنەوەی گۆڕانمان کردووە بەڕێز مەجید بەخێر بێن بۆ باسی ڕۆژ با لەوەوە دەست پێ بکەین جمود جۆڵەکانی حەزب و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان هەوڵەکانی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکان و هەوڵدان بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم چۆن دەبینی؟ لە ڕاستیە قسەکردن لەسەر دۆخی هەرێمی کوردستانە بێ یەکەم جار قسە لەسەر ئەو هەلومەرجە نالەبارەی کە بەسەر دەم و دەستگا شارعیەکانی هەرێمی کوردستانەوە چی لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و چی بەسەر پەرلەمانی کوردستان و چی ئەو دۆخە کە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە تێپەڕێ هەروەها ئەو دۆخە سیاسی و ئابووریەی کە بۆ کۆمەڵانی خەڵک کوردستان دروست کراوەمانە کۆمەڵی کێشەی ئەساسین کە پێویستە لایەنە سیاسیەکان پێشەوەی باسی هەر خاڵێکی تر بکەن چارەسەری ئەم مەسەلانە بدۆزنەوە و وەک چۆن لە پەرلەمانی کوردستانە کاتی خۆی هەوڵدرا بۆ چارەسەرکردنی کێشەکان و بۆ شەرعیەتدان بە دام و دەستگاکانی هەرێمی کوردستان ئاوا بگەڕێتەوە سەرەوەی کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و ئیش بکرێت لەسەر چارەسەرکردنی کێشەکانی تر لەسەروی هەمووشانە کێشەی ئابووری کە ئێستا بەرەوکی کۆمەڵانی خەڵکی کوردستانی کردو باشە هەموو حەزبەکە بێتەوە سەر مەسلەی ڕیفراندۆم پێم وایە مەسلەیەکە لە هەلومەرجێکە ئەو ڕوژێنرێت کە لە کوردستانە دۆخێکی سیاسی نالەبار و دۆخێکی ئابووری نالەبار هەیە و ئەمە گومانێک دروستەکات کە ئەو وروژاندنی ئەم مەسلەیە بە تایبەتیش کە پێشتر چەندین جار مەسلەکە وروژاندرا و تەنها قسە بووەوە نەبووەتە کردار لەو کاتانە ئێستاش گومانێک دروستەوێت کە ئەم مەسلەیە شام دیسانەوە بۆ لەباربردن یا بۆ کاتکوشتن بێت و بۆ درێژە پێدان بێت بۆ دۆخە سیاسی و بۆ دۆخە ئابووریەکە لە هەرێمی کوردستانەیە ئەمە دیدگای بزوتنەوەی گۆڕانەوە دیدگای بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان و ئەو کەسانەیە کە چاودێری سیاسین لە هەرێمی باشە باست لە وروژاندن کرد ینی با خەڵکی کوردستانیش لی ئاگادار بێت لەوەی کە مەسلەی ڕیفراندۆم و پرسی دامەزراندنی دەوڵەتی کوردی ئەگەر پرسێکی وەهاگرنگ وروژاندن بێ دەبێت چ بەڵگەیەک لە بەردەستی ئێوە وەکو خۆشت گوتدەوە هەڵوێستی بزوتنەوەی گۆڕانە چ بەڵگەیەک لە بەردەستاندا هەیە کە ئەوەی ئێستا یەکێتی پارتی حزبەکان بە توندی باسی لێوە دەکەن و پشگیری لە ڕیفراندۆم و سربەخۆیی دەکەن وروژاندن بێ مەسلەی سربەخۆیی کوردستان مەسلەیەکە لە بەرنامەی کاری نەکار بزوتنەوەی گۆڕان بەڵکو یەکێتی نیشتمانی کوردستان و زۆربەی حیزبە ئیسلامیەکان و تەنانەت پارتیشا هەیە بەڵام ئەو مەسلەیەکە کە چەند ساڵێکە ئێمە ئەو مەسلەیە بینیت کە مەسلەیەکی وروژاندنە ینی تۆ ئەگەر ملاحەزە بکەی ساڵانی پێشوویش دیسانەوە قسەکرا لەسەرەوەی کە ئەم بەهارە مەسلەی سربەخۆی کوردستان ڕاگەیەندرێت
بەڵام ئەم مەسەلە لەبەرەوە پرسێکی نیشتمانیەوە پرسێکە پەیوەندە بە هەموو لایەنە سیاسیەکانەوە لایەنێکی سیاسی ناتوانێت خۆی بکات بە خاوەنی بەڵام وەکو باسم کرد سەیری بەرنامەی کاری حیزبەکان کە سەیری پرۆگرامی حیزبەکان کە هەمویان مەسلەی سەربەخۆی کوردستان بۆتە مەسەل ئەجەندایەکی سەرەکیان و کادر و لاانگران و خەڵکی کوردستان و لە میدیاکانیشەوە کار بۆ مەسلەی ئەوەکەن کە کوردستان وڵاتێکی سەربەخۆ بێت و میلەتەکەمان ڕابێنین لەسەر و مەسەلانە بەڵام لەو کاتانەی کە پێویست بوو بە تایبەتی ئێمە لە ساڵی 1900 بڵێن لە ساڵی 2005 کە ڕژێمی بەعس ڕووخا بوو ئەو کاتە ئێمە بزوتنەوەیەکمان هەبوو بە ناوی بزوتنەوەی ڕیفراندۆمەوە ڕیفراندۆمێکی سەرتاسەری کوردستانیشمان کردووە زیاتر لە 95% خەڵکی کوردستانیش دانگیاندا بەوەی کە سەربەخۆیی کوردستان ڕاگەیەندرێت ئەو کاتە لایەنە سیاسەکان بەکاریان نەهێنرا و دەوڵەتی کوردستانیان ڕانەگەیەندرا و ئەگەر بیرەوەریەکانی بریمەر بخۆنیتەوە دەڵێت ئەو مەسەلەیانە وەکو کارتێکی فشار بووە بە دەستێنانی امتیازات لە بەغدا بەکارێنا ئەم مەسەلانە بۆیە پێڵم مەسلەیەکە بۆ ژاندن زیاتر بەکارێنرێت چونکە دەوڵەتداری بە بێبوونی موئسساتی شەرعی ئیتر چی لە سەرۆکایەتی هەرێمەوە بگرێت تاکو پەرلەمانی کوردستان و تا حکوومەت و دەوڵەتداری بەبێ ئەوەی کە کۆمەلگایەکی ئامادە و کۆمەلگایەکی گرتووتە بێت و لایەنە سیاسیەکان ماڵیان ڕێکخرا بێت و کۆمەلگا ئستعداد و متمانەی بەو حکوومەت و بەو خەڵکە هەبێت من پێم وایە و کاتە ئەتوانرێت بە جددی ئیشی بۆ بکرێت و مەسەلەکان هەموو لایەنەکان پشتگیریەک باشە تۆ دەڵێ وروژاندنە بەڵام مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە بەردەم سکرتێری گشتی نەتەوەیە گرتووەکان کە لە هەولێر میوان بوو باسی لەوە کرد کە دەبێ ڕیفراندۆم ئەنجام بدرێت ینی ئەنجامدانی ڕیفراندۆم ئەوە ئاماژەیەک بوو کە بە ئاشکرا باسی لێوە کرا ئێستا هەموو حزبەکان خەریکن نوێنەری خۆیان لە لیژنەیەکدا دەستنیشان بکەن تەنیا بزوتنەوەی گۆڕانە تاوکو ئێستا ئامادە نییە نوێنەری خۆی لەو لیژنەیە دەستنیشان بکە و بە پێی زانیاری ئێمە دوو هەفتەیە حزبەکان وەستاون تا بزوتنەوەی گۆڕان ڕازی بکەن نوێنەری خۆی بنێرێ بۆ ئەم لیژنەیە پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە ئەگەر بۆ ڕوژاندن بێ بۆچی تەنیا بزوتنەوەی گۆڕان ئەو هەڵوێستە هەیە حزبەکانی دیکە ئەم هەڵوێستەی بزوتنەوەی گۆڕانی نییە ئێمە دەستگایەکی شەرعیمانەیە کە ناوی پەرلەمانی کوردستانە بە گوێرەی یاسا ژمارەیەکی پەرلەمانی کوردستان تاکە مەرجع بۆ یەکلایکردنەوەی کێشە سەرەکیەکان یاخود ئامانجە سەرەکیەکانی گەلی کورد پەرلەمانی کوردستانە و لایەنی سیاسی کە بەشێک لە کۆمەلگای کوردی پێگەیەنێ ناتوانێت بێتە نوێنەرایەتی خەڵکی کوردستان و بڕیار لەسەر چارەنووسی کوردستان بدات بە پێرەی ئەو یاسایی کە ئەو کاتەش بزوتنەوەی گۆڕان دروست نەبووە ئەو یاسایە دانراوە بەڵکوەوە یاسایە کە یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دایانناوە ئێستا هەڵگەڕانەوە لەو یاسایی کە خۆت دادناوە ئەمە جۆرێکە لە جۆرەکان بۆ ئەوەی کە ئەم پرسە بەلاڕێدا ببرێ و ئەم پرسە بکرێتە پرسێک بۆ گوشارخستنە سەر لایەنێکی تر و پرسێک بێت بۆ ئەوەی کە ئێمە کێشە سەرەکیەکانی ئێمە کە وەکو لە بیداەتی بەرنامەکە جەناب تشا باسم کردەوەیە کە کێشەی سەرەکی ئێمە کێشەی شەرعیەتدانە بە دام و دەستگاکانی هەرێمی کوردستان حکوومەتێک گەر بنیاد بنرێت ڕیفراندۆمێک گەر بنیاد بکرێت لەسەر ئەساسیەوەی کە هیچ دام و دەستگایەکی کوردستان شەرعیەتی تیان نەما بێت کە لە مانگی 11 ئێمە چینەوەی کە پەرلەمانی کوردستانی شەرعیەتی نامێنێ حکوومەتێک لەسەر ئەوە دامەزرابێت کە هیچ دام و دەستگایەکی تیادا شەرعیەتی تیان نەبێت چۆن ئەتوانرێت متمانەی خەڵکی کوردستان بەدەست بێنێ چۆن نەتوانێت متمانەی وڵاتانی دەوروبەر بەدەست بێنێ چۆن نەتوانێت متمانەی نەتەوە یەکگرتوەکان بەدەست بێنێ بۆیە بزوتنەوەی گۆڕان پێی وایە لە پێش هەموو شتێکە ئێمە پێویستمان بە شەرعیەت بەخشینە بەدام و دەستگاکانی هەرێمی کوردستان کە کاتی خۆی لایەنە سیاسیەکانی کوردستان لە پەرلەمانی کوردستانە بە یاسا ڕێکیان خستووەوە مەسەلە چارەنووساسەکانیان خستووە دەستی پەرلەمانی کوردستان و ئەگەر بێت و ئێمە بین ئەو بڕیار و یاسایانی خۆمان هەر لە ئێستەوە پێشێلکەین بە چه حەقێکە توانین ئەوە بکەین بەڵام بەڕێز مەجید ینی ئێوە لە بەیاننامەی فەرمی خۆتاندا بازدەوە دەکەن کە ئێمە لەگەڵ پرۆسەی ڕیفراندۆمین کە وایە ئێوە لەگەڵ پرۆسەی ڕیفراندۆمن بۆچی نوێنەری خۆتان نانێرن بۆ ئەو لیژنەیە یعنی على الأقل خۆ ئەو لیژنەیە بڕیار لە باتی پەرلەمانی کوردستان نادا دەکرێت نوێنەرەکەتان لەو لیژنەیەدا گفتوگۆ لەسەر ئەوە بکە هەڵوێست بنوێنێ لەوەی کە هەتا پەرلەمانکاران نەکرێتەوە ئەوان
ینی ئامادە نین لە غێری پەرلەمان کەسی دیکە بڕیاری لێەوە بدە. جگە لە پارتی دموکراتی کوردستان هەموو لایەنەکان سوورن لەسەرەوە بەبێ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان ناکرێت ئێمە پرۆسی ڕیفراندۆم بکەین. جا مەسلەیەکی گرنگی دیکەش هەیە کە ئەمەوێ سەر لەسەر کۆم ئەوژەوەیە ئایا ئێمە ڕیفراندۆم بۆ ڕیفراندۆمەکەین تەنها یا بۆ مەسلەی سەربەخۆیی. ئەگەر مەسەلە ڕیفراندۆم بۆ ڕیفراندۆمە هیچ پێویست ناکات. بۆچی بیکەین ئێمە لە دوای مانگێک یا 10 ڕۆژ یا 15 ڕۆژ دوای ئەوە ئێمە ئەگەر سەربەخۆیی کوردستان ڕانەگەیاندین ئەو کاتە ئێمە بۆچی بەڵام دیارە ینی ئامانجەکە وەکو بەرپرسان کە لە بەغداش شاندی هاوبەشی یەکێتی و پارتیش لە بەغداش بوون باسییان لەوە کرد کە ینی مەسەلە تەنیا ڕیفراندۆم نییە. ینی خەڵکی کوردستان کە بڕیارێک دەدا دیارە دەبێت ڕێزدە و بڕیارە بژیرێت لەلایەن سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستانەوە. پرسیاری من لێرەدا ئەوەیە تۆ باس لە کارەکردنەوەی پەرلەمان کرد گوتت تەنیا پارتی دەیەوێ، بەڵام پارتی بە ئاشکرا باسدەوە دەکا کاوان لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمانن. ئەوەی گرفتە لە نێوان پارلەمان کارە ناکاتەوە کە ئێستا پەکی خستۆ. بەڵام بەڕێز مەجید با ئێمە ینی باس ینی پەنجە لەسەر برینەکان دابنین. پارتی دەڵێ ئێمە لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمانین بەمەرجێک دکتۆر یوسف محەممەد کەسێکی دیکە بێتە شوێنی دکتۆر یوسف محەممەد. ینی کێشەکە وەکو ینی باز دەکرێت گرفتەکە لە خودی بزوتنەوەی گۆڕانە ئامادەنیە لە بری دکتۆر یوسف محەممەد پەرلەمان کارە بکرێتەوە. بۆچی ئێوە دەست دەگرن بە دکتۆر یوسف محەممەد؟ با دوو خاڵی گرنگ بۆ جەنابەت باسکەم. یەکەم ئەوەیە کە ئێوە لە هەر لەم کەناڵی جەنابتانەوە جێگیری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان کە هاوکات سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی شەوتی مەرج نییە ئەمە کات ڕیفراندۆممان کرد یەکسەر سەربەخۆی ڕاگەیاندینەوە مەسەلەیەکە جێڵین بۆ دوایی بڕیاری لەسەر بدەینەوە لە کەناڵەکەی خۆتان بەڵاو بوو. دووەم مەسەلەی پابەندبوون بەوەی کە دکتۆر یوسف ئایا دکتۆر یوسف شەرعێتی لە دەستداوە، ئایا دکتۆر یوسف خیانەتێکی نیشتیمانی کردووە، ئایا دکتۆر یوسف بە گوێرەی خاڵەکانی پەرلەمانی کوردستان بۆ لە دەستدانی شەرعیەتی سەرۆکی پەرلەمانی کوردستان بە یەکێ لەو خاڵانەی کردبێت یاخود لایەنە سیاسیەکان هەمویان متفق من لەسەرەوەی دکتۆر یوسف لا باشە بەڕێز مەجید هەموو لایەنەکان متفقخوا بۆی تەواوی کەم ئەگەر هەموو لایەنەکانی کوردستان بە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان فراکسیۆنەکانیان ئامادەیان تایە دکتۆر یوسف لادەن خۆ پەرلەمانی کوردستانە بچن پەرلەمانی کوردستان کۆ ببنەوە و دەنگی 56 کورسی بێن و بڵێن ئەوە دکتۆر یوسفمان لادا فڵان کەسمان کردووە پەرلەمانی کوردستان. بەڵام دکتۆر یوسفێک کە هیچ نایاسایەکی نەکردووەوە شەرعەتی تەواوی هەیە لە پەرلەمانی کوردستانە بە چه حەقێک لایەنێکی سیاسی بە تەنها پێداگریەکان لەسەرەوەی لایدا. ئێستاش نازانم پارتی دموکراتی کوردستان بە چه حەقێک دکتۆر یوسف پێداگریەکە لەسەر لادانی دکتۆر یوسف. دیارە ینی ڕوانگەی پارتی تێڕوانینی پارتی لەسەر دکتۆر یوسف ئەوەیە کە پابندی ڕێکەوتنەکە نەبووە لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستان. بەڵام من دەمەوێت لەسەر ئەوە بوەستم بۆەوەی بەرچاوڕوونی بدرێتە خەڵکی کوردستان، هەڵوێستی بزوتنەوەی گۆڕانیش لەلایەن خەڵکی کوردستانەوە بزاندرێ. ئایا سەردار قادر کە پارێزگاری لە بری پارێزگاری سلێمانی دەست بەکار بوو دەستی لە کار کێشایەوە هیچ تاوانێکی کردبوو لەوەی دەستی لە پۆستەکەی کێشایەوە؟ تەنیا گوتی من لە بەرخاتری بەرژەوەندی خەڵکی پارێزگای سلێمانی دەست دەکار دەکێشمەوە. بۆچی هەڵوێستێکی لەم شێوەیە کە پرسێکی وەها گرنگی باشووری کوردستان لەسەر یەک کەس بۆتە کێشە بزوتنەوەی گۆڕان کە جیا لەگەڵ حزبەکانی دیکە تێڕوانینی هەیە بۆچی دەست پێشخەر نابێ ئاوێک بەم ئاگرەدا بکە و ڕەوشەکە بە تاوەتی لە خزمەتی خەڵکی کوردستان بێ؟ مەسەلەی کاک سەردار قادر خۆتان نەزانن مەسەلەیەکە پەیوەندی بەو سەڵاحیات و بەو ئەرکانەیە کە پێست پێراوە کە ئەو خۆی لە بەیاننامەکە شی کردوێتەوە کە ناتوانرێت ئیشوکارەکانی وەکو پێویست ئەنجام بدە. بەڵام مەسەلەی دکتۆر یوسف وەکو خۆتیش باست کرد تەنها یەک لایەن کە هیچ پارتی دموکراتی کوردستانە ئەگەر لایەنەکانی تر کە مەسەلەی ئەگەریانێ ئاو بەم ئاگرا بکەن و ئاگری پێدانەکەن بنزینی پێدانەکەن فەرمەوە پەرلەمانی کوردستانە بچن کۆبووبنەوە و مەسەلەی دکتۆر یوسف لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە کە تەنها لەو شوێنەوە ئەتوانرێت لادرێت نەک کەسێکی تر دوو شێواز هەیە خۆی استقالە بگە کە خیانەتێکی کرد بێت یاخود ئەوەیە کە پەرلەمانی کوردستان کۆ بێتەوە دکتۆر یوسف لادەن لەسەر لە پەرلەمانی کوردستان. هیچ یەک لەو شتانە ڕووی نەداوە تا ئێستا هیچ فراکسیۆنێکی جگە لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان هیچ فراکسیۆنە لە فراکسیۆنەکانی
پەرلەمانی کوردستان باز لە لادانی دکتۆری یوسف و باز لە گۆڕینی دکتۆری یوسف ناکەن. ئەم مەسەلەیە مەسەلەیەکی پەیوەندیدارە بە سەرۆکایەتی هەرێمە و خۆتان نەزانن کاتی خۆی لە پەرلەمانی کوردستانە ئەم مەسەلەیە وروژە و هەموو لایەنە سیاسەکان جگە لە پارتی دموکراتی کوردستان پرۆژەیەکیان هەبوو بۆ مەسەلەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە لە 28 2014 شەرعیەتی یاسایی نامە و لەم کاتانەدا هەموو لایەنەکان کۆبنەوە و مەسەلەی بۆ ئەوەی کە وەرەقەکان تێکەڵ کرێ بە یەکتری مەسەلەی سەرۆکی پەرلەمانی کوردستان و بەخستنی پەرلەمانی کوردستانیش هاتە ئاراوە. بەڵام تا ئێستا وەکو باسم کرد یەک لایەنی سیاسی لە جگە لە پارتی دموکراتی کوردستان یەک لایەنی سیاسی تا ئێستا پێداگری ناکات لەسەر لادانی دکتۆر یوسف و خاڵێکی تریش کە باسمان کرد ئەویش ئەوەیە کە کاتی خۆی بەڕێز کاک مەسعود پرۆژەیەکی ڕاگەیان کە گۆڕانکاری بکرێت لە هەر سێ سەرۆکایەتێکە لەو کاتادا هەم دکتۆری یوسف و هەم بزوتنەوەی گۆڕانیش استعدادیان تیا بوو کە ئەم مەسەلەیە ئەگەر وەکو یەک پاکێت جێبەجێ بکرێت ئەوە دکتۆری یوسفیش استعدادی تایە بەشداری بکات لەوەی کە لەم کورسیە بێتە خوارە و کورسی بێتەوێت. بەڵام ئەو مەسەلەی پرۆژەی کاک مەسعود وردە دیسانەوە ئەویش کرا پرۆژەیەک بەلا ڕێدا برا و جێبەجێ نەکراکە دەکرا لەو کاتە ئاو بۆ ئاگرە گەورە بکرێت. باشە ینی ئەوەندەی کە بزوتنەوەی گۆڕان پشتی پێ ئەستور بێ هەڵوێستی حزبەکانی دیکەیە کە وەکو چاودێر وەکو ینی لە نێوان پارتی و بزوتنەوەی گۆڕانە. دوایین لێدوان بازدەوە دەکە یەکێتی نیشتیمانی کوردستان گەیشتۆتە ئەو قەناعەتەی ئیتر لەمە و دوان نابێت دکتۆر یوسف محەممەد ببێتە کۆسب لە بەردەم دامەزراندنی دەوڵەتی کوردی و ئەنجامدانی ڕیفراندۆم و ئاساییکردنەوەی بارودۆخی هەرێمی کوردستان. ئێستا بازدەوە دەکرێت یەکێتی تەنانەت سعدی ئەحمەد پیرە بە ئاشکرا باسی لەوە کرد یەکێتی مفاجئەی هەیە لە هەڵوێستێکی لەم شێوەیە دەترسن یاخود ئەگەر نەشرم دەترسن چاوەڕوانی هەڵوێستێکی لەم شێوەیە دەکەن بە فەرمی یەکێتی ڕابگەینێ. ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە ئیتفاقێکی سیاسیمانەیە و ئەو ئیتفاقی سیاسیە هەرتوو لامان پابند دەکات بە کۆمەڵی خاڵ و پێویستە هەرتوو لامان پابند بین لێە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم جارە بێت دان بۆ دابنێکە ئەو ئیتفاقی سیاسی هەڵۆشاندۆتەوە. دووەم یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لایەنە سیاسەکانی دیکە لە پەرلەمانی کوردستانە پرۆژه هەیە بۆ گۆڕینی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستانە کە ئەوان لەو کاتە ئەگەر لەو کاتانە لە 28 ئەگەر لە 98 یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم هەڵوێستی کە جەنابەت باسیەکەی وای بکردایە و بچوە لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە دۆخەکە ناگەیشت بەم دۆخەی ئێستا کە هەیە. ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستاش گەیشتووەتە قەناعەتێکی وا کە پێویستە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بگۆڕێ و لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە ڕێەکەوێت لەسەرەوەی کە بچێت بەڵێ فەرمونەوە 18 کورسیانەیە لەگەڵ 38ەکەی پارتی دموکراتی کوردستانە و چەند کورسیەکی تریش کۆ بکەنەوە پەرلەمانی کوردستان کارا بکەنەوە و تێیدا لە ڕێگەی بە شێوەیەکی شەرعی لە پەرلەمانی کوردستانە دکتۆر یوسف لادن ئەگەر ئەتوانن وا بکەنە خۆ ئێمە هیچ مانعێکمانیە و کاتی خۆشی وتومان هیچ مانعمانیە. بەڵام ئەوە پێشێلکردنی پەیڕۆ پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوە پێشێلکردنی ئەو میساقەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ زوتنەوەی گۆڕانە کردوێتی و پێشێلکردنی ئەو میساقەیە کە لەگەڵ دەنگدەرەکانی خۆیان کردوێتی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیار چۆن ئەدا ئێمە ناتوانین لەسەر وەڵامەکەت گەیشت زۆر ڕوون بوو وەڵامەکەت گەیشت زۆر ڕوون بوو دەمەوێت بزانم دیارە هەموو ئاماژەکان بەو ئاکارە دەچن کە ڕیفراندۆم ئەنجام دەدرێت ئێستا باز دەکات و شوێنەکان دەکرێت تەنانەت کەرکووکیش وەکو بینیمان حزبەکانی کوردستانی بڕیاریاندا لە بەشداری لە ڕیفراندۆم بکەن بۆ هەرێمی کوردستان. پرسیارەکەی من ئەوەیە ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان دەنگ بە سربەخۆیی دەدەن یاخود نا؟ ئێمە هەمیشە لە بەرەی سربەخۆی کوردستان نابین ئەو هەموو کاتێک قیاداتی بزوتنەوەی گۆڕان کە ئێستا لە ناو بزوتنەوەی گۆڕان پێشتر لە ناوێکێتی نیشتیمانی کوردستان لە لایەنەکانی دیکەی کوردستان بوون هەمیشە لە سەنگەرا بوون کە سەنگەری سربەخۆی کوردستانە. بەڵام مەسەلەیەکەیە کە زۆر گرنگە بەلای ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان ئەوی ژەوەیە ئایا سربەخۆیی بەڕاستی ڕاگەیەندرێت بۆ ئێمە لە هەموو کاتێک لە هەموو لایەنە سیاسیەکانی تر زیاتر سوورین لەسەر مەسەلەی سربەخۆیی کوردستان. بەڵام مەسەلەی سربەخۆیی کوردستان بە لایەنێکی سیاسی معەن ناکرێت لەنا ئەو لایەنانە پێویستی بە کۆدەنگی هەیەک لە پەرلەمانی کوردستان چووکە پێشێلکردنی
بە تەواوەتی یاسای ژمارەیەکی پەرلەمانی کوردستانە گەر لایەنە سیاسیەکان بێن بڕیار لەسەر مەسەلە بدەن. ئەو مەسەلەیە مەسەلەیەکی یاساییشە ئەو جملێتەوە کە مەسەلەیەکی یاساییە کێ ڕیفراندۆمەکە چۆن ئەو یاسای لە کوێ دەرەچێت بۆ ڕیفراندۆم ئەمانە هەموو مەسلەی تەکنیکی باش ئەوە پێویستی بە گفتوگۆیە بەڵام ئەو کەش و هەوایی گفتوگۆ دروست نەبوو لە نێوان یەکێتی و پارتی و بزوتنەوەی گۆڕان دوا پرسیارم ئەگەر بە کورتی وەڵام من بدەیتەوە تۆ دەڵێ زێدەتر مەسلەی ڕیفراندۆم و سربەخۆی بۆ وروژاندنە بۆ داپۆشینی کێشەکانی نێوەخۆیە بەڵام لایەنەکەی دیکە بەرامبەر دەڵێ ئەرێ ئەگەر بۆ وروژاندنە خێرە وڵاتێکی وەکو وڵاتێکی گەورەی وەکو کۆماری ئیسلامی ئێران گوتەبێژی وەزارتی دەرەوە بە ئاشکرا تهدیدی هەرێمی کوردستان دەکا دەڵێ مافی ئەوە نییە لە عێراق جیا ببیتەوە ئەگەر بێت و تۆ سنووری عێراق ینی هەر مەترسی بخەیتە سەر ئێمە تەدەخول دەکەین ئێمە قبول ناکەین ئەگەر شتێکی وروژاندن بێ بۆچی وڵاتێکی وەکو ئێران تورکیا دێنە دەنگ هەموو هەروە وەکو باست کرد هەر ئێران و تورکیا نییەکە مەسلەی دژی مەسلەی سربەخۆی کوردستان مەسلەی سربەخۆی کوردستان پرسێکە پێویستی بە ئیرادەی گەلی کوردستان هەیە یەکگرتووی گەلی کوردستان دەتوانێت نەکرد کۆماری ئیسلامی ئێران و نەکرد تورکیا هیچ وڵاتێکی تر ناتوانێت تەدەخل بکات دەگەر ئێمە ماڵمان یەکگرتوو بێت مەسەلەی ئەگەر بۆ پرسی سربەخۆی کوردستان زوتنەوەی گۆڕان بەردەوام تەکیدی کردوێتەوە کە هەر ریفراندۆمێک دەکرێت دەبێت لە پێناوی سربەخۆیی کوردستانە بێت دەبێت لە پێناوی شەرعیەت بەخشین بێت بەو دام و دەستگانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە مەسەلەی سربەخۆیی کوردستان مەسەلەیەکی زۆر گرنگە بەلای بزوتنەوەی گۆڕانە و سبەی ئەگەر ڕاگەیەندرێت پێشمەرگەکانی بزوتنەوەی گۆڕان کادرەکانی بزوتنەوەی گۆڕان لە پێشی هەموو لایەنەکانەوە لە سەنگەرەکانی دیفاعکردن لە مەسەلەی سربەخۆیی کوردستان ئەمە خاڵێکی بڕاوەیە بەڵام ئەوە ئێمە مانگی 5 دانیشتوین لێرەوە قرارە مانگی 8 مەسلەی ڕیفراندۆم بکرێت و لەم ساڵیشا مەسلەی سربەخۆیی ڕابگەیەندرێت ئێمە چاوەڕوانین ئەوەین کە هەموو لایەنە سیاسیەکان لە پەرلەمانی کوردستانە کۆ ببنەوە مەسلەی سربەخۆیی بە یەکگرتووی ڕابگەێنین بۆی کە گەر ئەو هەڕەشانەی وەکو کۆماری ئیسلامی ئێران و مەسلەی تورکیا و هەر لایەنێکی ترکە هەڕەشە لە کوردستانەکە پێکەوە ڕوبەڕووی ببینەوە ئەوە زەمەنیش دەریەخا بزانێت کێ لەسەر بێگومان داهاتوو دەری دەخات کە ڕاستی بەلای کامەلایە بەڕێز مەجید ساڵح هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵم بووی زۆر سوپاس دەکەم زۆر سپاس بوویت بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بێمەدا